بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە گفتوگوی زۆر لە خۆی هەڵدەگرێ شرۆڤەی زۆر لە خۆی هەڵدەگرێ هەر بۆچوونی جیاواز سەبارەت بەمە هەیە یا میدیاکانی جیهان تەرکیزیان خستۆتە سەر ئەمە کە لەپڕ لە ماوەی تەنیا 2 ڕۆژدا ئەمە کاردانەوەی لێکەوتوە ئەگەرچی ئەم شەڕە مێژوویەکی درێژی هەیە لە ماوەکانی ڕابردوودا بەڵام فۆکس و تەرکیزێکی تەواو لەسەر نێوان هەردوو وڵات هەیە هەم فەڵەستین هەم ئیسرائیل. بۆ مەبەستا قسە لەگەڵ بەڕێز دکتۆر لوقمان حەکیم شارەزای پەیوەندێنەوە دەوڵەتیەکان هەروەها مامۆستای زانکۆ بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەین. دکتۆر سڵاوت لێبێت ئەم شەڕە کە هەیە ئێستا لە نێوان ئیسرائیل و فەڵەستین شەڕێکی ئاساییە یاخود بابەتێکی دیکەی لە پشتەوە هەیە لە نێو چوارچێوەیەکدا یاخود لە نێو دوو کەوانەدا ئەمە مێژوویەکی هەیە ئەم شەڕە چۆنە؟ دەستخۆش بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارات ڕەنگە تۆزێک بگەڕێنە دواوە بۆ مێژووی شەڕی عەرەب ئیسرائیل. پێم وایە ئەمە دوا قۆناغی شەڕی عەرەب ئیسرائیلە، یعنی ئەگەر مەرحەلەکانی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل هە لە دوای بنەماکانی لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە لە فروبەندی سایکس پیکۆ بەدواوە وعد بلفۆر بەدواوە تاکو ئەوەی کە قەوارەی دەوڵەتی ئیسرائیل لە چواردەی ساڵی 1948 چواردەی پێنجی ساڵی 1948 دێتە بوون و دواتر شەڕە گەورەکانی 67 و 73 و 82 و تا دوایی کۆمەڵێ شەڕی خوێناوی گەورە گەورە. بەڵام ئەم جارەیان من پێم وایە دەقاودەق شەڕێکە الحرب بالنیابە لە مصطلحی سیاسی ئەو چەمکە مەشهورە. ئەوە شعبی فەڵەستینی خۆی کردە کۆچی قوربانی خواستەکانی دەوڵەتێکی ناوچەکە کە ئەویش ئێرانە. زۆر بەڕاشکاوانە دەڵێم ئەم شەڕە لایەنەکانی فەڵەستین ئەوانەی زۆریان ڕەنگە بەری بن تەنیا حەماس مەسئولی یەکەمی ئەم شەڕەیە و ئەم خوێناویەیە و پلانەکە ئەوە ئێران دایڕشتووە و هەمومان باش دەزانین ئێستا کۆماری ئیسلامی یعنی ئەگەر وا ناوی لێ بنین دکتۆر ببوورە دێمە نێو قسەکانتەوە دەکرێت بڵێن ئەمە شەڕی ئیسرائیل و ئێرانە نەکە شەڕی ئیسرائیل و عەرەب ناوەکەی گۆڕاوە وەکەوەی کە لە ڕابردوودا هەبوو. بەتاکید ئەمە حەرب بالنیاب بەڵێ ئەمە الحەرب بالنیابە ئێران توانی حەماس بەم شەڕەوە تێوە بگلێنێ و باجە قورسەکەشی شعبی فەڵەستینی داماو دەیدا و خەڵکی غەزەی داماو دەیدا. چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ خەلفیاتی هەڵگیرسانی ئەم شەڕە هۆکارەکەی چیە ئەوش ئەوەیە هەمومان باش دەزانین ئەمریکا پلانی ئەوەی داڕشتووە کە هێڵی نێوان عێراق ئەوەی کە لە تەنەفەوە دەست پێ دەکات تا دەکاتە دێرە زوور ئەو هێڵە ببڕێت واتە تەواوی ئیمداد ئەوەی کە لە عێراقەوە دەگاتە سووریا و لە مێژوودا ئەو چەمکە کە پێی دەڵێن هیلالی شیعی ئەو هیلالە ببڕێ. بۆیە ئێران و تەنانەت تورکیاش لەم پلانەدا دەست بەکارە بۆ ئەوەی کە ئەو ئەزمەیە کە لە سووریا هەیە ئەوە ساڵی دوانزەهەمێتی بەردەوام بێ بە خواستێک نەتوانرێت کە خواستەکانی استراتیژی هەم ئێران و هەم تورکیا لەبار بێت. باشەکەواتە پرسیارەشی دیکە دێتە ئەم ڕۆڵە بە حەماس باشە پرسیارەشی دیکە دێتە پێشێ ینی ئەمە ئێستا ئیسرائیل خۆی ئەمە دەزانێت کە ئەمە شەڕی لەگەڵ ئێرانە ئەگەر دەزانێت وایە شەڕەکەی لەگەڵ ئێرانە ئەی وەکو وڵاتێک کە ئەو ڕێکوتنی کە لە ماوەکانی ڕابردوودا هەیبووە لەگەڵ فەڵەستین لە پاراستنی سنوورەکانی هەردوو لای هەر کەسە و سنووری خۆی دیارە ئایا سنووری فەڵەستین دەپارێزێت لەمەدا یاخود تەنیا شەڕەکەی خۆی لەگەڵ ئێران دەکات دوای ئەم شەڕە دەکرێت ئەم بڵێ فەڵەستینیش بکەوێتە ژێر ئیسرائیل چۆنە جوگرافیا حسابی بۆ دەکات؟ ئێمە با لەسەر ئەوە ڕێککەوین با لەسەر ئەوە شیکارێکەمان پابندێت. بێگومان ئێستا ئەو ڕۆڵەی کە وەکو باسم کرد ئەمریکا بەنیازە ئەو هێڵەی کە لە نێوان دێرە زوورەوە تا دەگاتە تەنەف تەنیا دەواازەیەکە بۆ ئەوەی کە عێراق سووریا ببەسێتەوە و ئەو توانە سەربازیە کە ئێران بە سووریاوە ببەسێتەوە بە حزبوڵڵاو ببەسێتەوە ئەمریکان نەخشەی ئەوە بوو. بۆیە دەبینین ئەگەر بگەڕێنەوە بۆ واقعەکانی و ئەحداسەکانی تەقریبەن مانگێک بەر لە ئێستا تەواوی هۆزەکانی مەنتقەی دێرە زۆریان هاندا و جۆرێک لە جۆرەکان شڕ و ئاژاوە و گرژی دروست بوو لە نێوان ئەو هۆزە عەرەبانەی کە لە دێرە زورن بۆ گیانی
هێزەکانی سووریای دیموکرات. مەبەست چی بوو؟ مەبەست ئەوە بوو کە ئاژاوەیەک و جۆرێک لە جۆرەکان ئەوە بە ئەمریکا بڵێ منی شۆڕەقەیەکم هەیە بەرامبەر بە تۆ کاتێک تۆ دەتەوێت من دابڕی لە سووریا. هەرچەندێک ئەوە نەیتوانی پەیامەکە یاخود خواستی ئێران بەدیبێنێ بۆیە پەنای برد بۆ ئەم جۆرە و ئەم پەلاماردانە ئەگەرنا ئێمە بۆ خۆت لە مێژوودا دەزانین ئەمە قۆناغی پێنجەمی دەسەڵاتی فەڵەستین یاخود کێشەی عەرەب ئیسرائیل گەیشتۆتە قۆناغی پێنجەم و ئەگەر ڕۆژگارێک مەلەفی عەرەب ئیسرائیل یەکەم بوو بێت لەم ساڵانەی دوایە کێشەی عەرەب ئیسرائیل خەریک بوو دەسڕایەوە و پرۆسەیەک وڵاتانی عەرەبی ئەگەر لە سەرەتاکای شەستەکانەوە کێبڕکێیان بوو بە ناردنی چەک و تەقەمەنی و دەبابە و سەرباز بۆ بەرەکانی شەڕی ئیسرائیل عەرەب لە 1960 و لە قۆناغەکانی 1970 بەڵام ئێستا دەبینین وڵاتانی عەرەبی کێبڕکێ دەکەن لەگەڵ یەکتریدا کێ زیاتر زووتر پرۆسەی ئاشتی لەگەڵ ئیسرائیل داواژۆ دەکات. کەواتە لە ماوەکانی ڕابردووداوەکەوەی تا دەکاتە لە ماوەکانی ڕابردووداوەکەوەی کە باست کرد هەمیشە وڵاتانی عەرەبی هاوسۆز بوونە لەگەڵ فەڵەستین لەسەر پرسی ئەم وڵاتە لەگەڵ ئیسرائیل. ئەگەر وابێت ئەم شەڕی ئیسرائیل لەگەڵ عەرەب نەبێت لەگەڵ ئێران بێت یعنی ئەگەر وەکۆی دەڵی لەمە زیاتر لێ بە قەومێت فەڵەستین وڵاتانی عەرەبی هاوسۆز نابن لەگەڵی پشتیوانی ناکەن یاخود هاوسۆزیەکان چی لێ دێت لەبەرەوەی ئێران لە نێو هاوچەشەکەدایە؟ هاوسۆزەکان تەنیا ڕەنگە بە کۆمەڵی ئیداناوە کۆمەڵێک ئەوە بکرێتەوە گەرنا مصر مێژوویەکی خوێناوی هەیە لەگەڵ ئیسرائیلدا وەتفاقی کام دێڤێت لە محەکە لە نێواندا وادیە عەرەبە مێژوویەکە بۆ نێوان ئوردون و ئیسرائیل کە لە ساڵی 1993 لە وادیە عەرەبە ئەوەی کە مەشهورە اتفاقی ئۆسلۆ لەگەڵ ئوردونە لەگەڵ ئیسرائیللا هەیە و بەحرێن داخلی پرۆسەی ئاشتی بووە و وڵاتانی خەلیجی زۆر بە شوێنەیی پرۆسەی ئاشتی لەگەڵ ئیسرائیلدا هەیە و قسە لەسەر ئەوە بوو کە عێراقیش داخلی ئەو پرۆسەیە بێ و قسە لەسەر ئەوە بوو کە کۆمەڵێ وڵات ئەوانەی کە لە دەرەوەن تەنانەت بە سعودێشەوە جۆرێک و توێش نهێنی هەیە بۆ ئەوەی کە پرۆسەی عەرەب ئیسرائیل بگاتە دوا قۆناغی ئاشتی بەڵام ئەم پرۆسەیە بە قازانجی ئێران وەکو وڵاتێکی هەریمی بۆەوە دەستێوەردانەکان دەبینی هەریەک لە یەمەن و لە عێراق و لە سووریا لە لوبنان پرسیارەکە لەبارەی تورکیاوە لێ بکەم ئەگەر بە کورتی ئاژاوانە لە ناوخۆی ئێرانەوە دوور بخات وەڵام بدەیتەوە زۆر باش دەبێت. تورکیاش یەکێکە لە وڵاتانەی کە دەڵێ کێشەکان بە ئارامی چارەسەرکەن بە لێک تێگەیشتن لەگەڵیشیدا ئوردوغان سەرۆکی ئەو وڵاتە دەڵێت ئێمە دژایەتی هەر کەسێک دەکەین کە بێوێت ئەقسا داژێر بکات لەبەرەوەی ئەوێ قیبلەی مسلمانانە یەکەم قیبلەی مسلمانان بووە. ئەم قسەی ئوردوغان تەنیا هەر قسەیەکە هاوسۆزیەکە یاخود ئەگەر کار لە کاران بترازێ وەک دەڵێن هەڵوێستی دیکەی دەبێت چۆنە؟ ئەزیزی من ئێمە ئەبێ جەخت لەسەر هەندێک لایەن بکەینەوە کە دەوڵەت پیادەی دەکا ینی پەیوەندیە ئابوووریەکانی تورکیا لەگەڵ ئیسرائیلدا و پەیوەندیە سەربازیەکانی تورکیا لەگەڵ ئیسرائیلدا ئەتوانم بڵێم لە ناوچەکەدا لە پێشەوەی هەموو وڵاتەکانی ترەوە ئەو تەبادولە بازرگانیە کە تورکیا لەگەڵ ئیسرائیلدا هەیە و تەنانەت ئاسمانی تورکیا بۆ فڕۆکەوانی ئیسرائیل بۆ مەشق و ئەوانە مەیسەر بووە تەنیا ئەوە ئستهلاکێکە بۆ ئەوەی کە شارعی عەرەبی ئیسلامی بۆ خۆی بەلایدا ڕابکێشێ گەرنا پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ تورکیادا نەبڕاوە و لە مێژوودا دیارە لە دوای ساڵی 1952 یەکەمین وڵات کە ئەترافی کردبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئیسرائیل ئەوە تورکیا بووە ئەوامە ناشارێتەوە پەیوەندیەکان ئێستا ئەگەر جۆرێک ئاڵۆزی تیا دروست بوو بێت بەڵام پەیوەندی ئابووری تا ئێستاکە نەبڕاوە و پەیوەندی سەربازی تا ئێستاکە نەبڕاوە. بەڵێ بەڕێز دکتۆر لوقمان حەکیم شارەزایی پەیوەندی نێودەوڵەتیەکان و مامۆستای زانکۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی. ماندوو نەبی دکتۆر.